خانمە ڕۆماننووسی بەریتانی جۆرج ئۆلیۆت دەڵێت هەرگیز گوڵ نابارێت. ئەگەر ئێمە گوڵی زیاترمان دەبێت گوڵ بڕوێنین. لە واشنگتن دیسیەوە سڵاوی ستافی زایڵی داهێنانتان لێبێت. لە کاتێکدا شارۆچکە و شارەکان لە سەرانسەری ناوچەی ئەندەلوس لە ئیسپانیا ساڵانە چەندین چالاکی مۆسیقا و سەمای فلامینگۆ ساز دەکەن، بەڵام ئەم جارە باز لە فەرهەنگناسی و مێژووناسی و پۆشاکی خانمە سەماکارەکانی فلامینگۆ دەکەن. فێرناندێز خەڵکی شاری ئیشبیلیایە و هەر لەوێ گەورە بوو ئارەزوی پیشاندانی بەرەمەکانێتی. لە ساڵی 2012 شان بەشانی هاوڕێکەی مانوێل جواردۆ دەستی بەکارکردن کردووە وەکو دیزاینەر، هەر لە سەرەتاوە زانیوێتی دەوێت پۆشاکی فلامینکۆ دروست بکات. بۆ ئەو جلوبەرگێکی ناوچەی ناوازەیە کە لەگەڵ مۆدەدا پەرەدەسێنێت و تاکە جلوبەرگێکە کە ڕوتی نوێی تێدایە. جلی فلامینکۆ جوانترین سیمای ژنەکە پێشان دەدات. گردن شێوەی کاتژمێری لمی هەیە، باریکی کەمەرەکەی، ناوشان و سنگەکەی، بۆیە ژنەکە زۆر دڵڕۆفێن دەردەکەوێت. پەرپەڕای ئەم پۆشاکە جوڵەیەکی تایبەت دروست دەکات کاتێک بە پێ دەڕات. لەگەڵ دەستپێکردنی پێشانگاکانی ئیشبیلیا لە ناوەڕاستی سەدەی 19هەمدا ئەو شێوازە وای لە دەوڵەمەندەکان کرد گرنگی پێبدەن لە سەردەمێکدا کە خواستی پاشەکشێ لە دژی هەموو شتە فەڕەنسیەکان لە ئارادا بوو، بە تایبەتی مۆدە ئەرستۆکراتیەکانی. ئێمە لە ماڵەوە بەم پۆشاکە دەڵێن پۆشاکی قەرەجی، چونکە ناوی ڕاستەقینەی جلی فلامینگۆ قەرەجیە بەهۆی سەرچاوەیەکەوە. لە ماڵەکەمدا جلوبەرگی قەرەجی شتێکە کە بەشێکە لە ژیانی ڕۆژانەمان، چونکە دایە گەورەم دەیدوری جلوبەرگی قەرەجی بۆ دروست دەکردم، بۆیە لە تەمەنی سێمانگیەوە هەر جلی قەرەجی لەبەر دەکەم. ئەو جلوبەرگە ڕۆگۆڕیشەی دەگەڕێتەوە بۆ جلوبەرگەکانی ماجۆ کە کەسانی چینی کرێکار لە ئیسپانیا لەبەریان دەکرد لە کۆتایی سەدەی 18 و سەرەتای سەدەی 19 و زۆر جار لە تابلۆکانی هونەرمەندی ئیسپانی گۆیادا کێشاون. فەرهەنگناس ڕۆزا ماریا کە نووسەری پەرتووکی پۆشاکی فلامینکۆیە زیاتر ڕوونی دەکاتەوە. ئەو جلوبەرگێکی پەڕەپەڕەی لەبەردایە، بەڵام جلوبەرگێکی تایبەتی فلامینکۆ نییە. ئەمەش ئەوەیە کە لە ئێستادا هەیە، بەڵام هەموو ئەو توخمانەی تێدایە کە دواتر دەبنە جلوبەرگی فلامینکۆ. گوڵەکانی ناوقژی خشتی تاڕادەیەک بریقەدار و لەسەر و هەمووشیانەوە ئەو شاڵەی دەیدەن بەسەر شانیاندا کە چوار یا سێ گوڵینگەی پێوەیە و لەگەڵ پەڕەپەڕەکاندا کە لە مۆدەی سەدەی پێشوو وەرگیرە. ئەو دیزاینە لەگەڵ تەرزی جلوبەرگی جپسیدا لە پێشانگەکەدا نمایشکران. تا سەدەی 20ەم جلوبەرگی فلامینکۆ پەرێسەند بۆ فۆرمی ئێستایی و بۆتە جێبایەخ. ئەمەش بەوەی گەشەکردنی فلامینکۆ وەک فۆرمێکی هونەری و فراوانبوونی قوتابخانەکانی فێرکردنی ئەو فۆرمەی سەمای ئەندەلوسی کە زۆر جار ژنان ڕادێرن بۆ نمایشکردن لە پێشانگاکاندا. بۆچی ئێستا دەتوانین بڵێن ئەوە مۆدەی فلامینگۆیە و تەنها جلوبەرگێکی خوجەیی نییە، هەیە و هەروە بەردەوامە؟ ئەوە مۆدەی فلامینگۆیە چونکە پەیوەستە بە دیزاینێکی تایبەتەوە، چونکە ڕێسای خۆی هەیە و ساڵانە نوێ دەکرێتەوە. دیزاینەرانی ئەندەلوسی ئێمە بەردەوام ڕەوتی نوێ پێشنیار دەکەن بۆ پێشکەشکردنی مۆدێلەکانیان. لە ساڵانی ڕابردوودا جلوبەرگی ئەندەلوسی ئیلهام بەخش بووە بۆ دیزاینەرانی ناوداری وەک کریستیان دیۆر کە لە ساڵی 2022دا مۆدێلە نوێیەکانی لە پلازا دی ئیسپانیای ئایکۆنی سێڤیا نمایش کرد. نرخی جلوبەرگی فلامینکۆ لە چەند سەد یۆرۆیەکەوە دەست پێ دەکات تا زیاتر لە 1000 یۆرۆ، بەڵام ئەو ڕۆکە کە لە سەردەمێکدا خەڵک زیاتر دەستی ڕادەگات بە مۆدا بژاردەی هەرزانتر هەیە. محەممەد مەجید، دەنگی ئەمریکا. توێژەری موزیک و موزیکژەنە و یاریدەری زانستیە لە بواری زانستی موزیک لە زانکۆی مارتن لۆتێر لە ئەڵمانیا. هەر لە تەمەنی مناڵیەوە لە شاری مەهاباد پیانۆی ژەنیوە و بەکەروێس و ماستەری لە بواری موزیک لە زانکۆی تەران تەواو کردووە. ماستەر و تێزی دکتۆراکەی لەسەر موزیکی تاراوگەنشینی کووردە لە ئەڵمانیا. لە ساڵی 2023دا بەڕێوەبەری کۆنفرانسی نێونەتەوەیی موزیک بووە لە وڵاتی ئەڵمان بە بەشداری پرۆفیسۆرە ئەڵمانەکان. ئێستاش پەرەنگ فەرزەند میوانی زایڵی داهێنانە. پەرەنگ ئەم کاتت باش. کاتەوە باش کاکەسوێ عزیز. زۆر سپاست دەکەم هەر بژین. پەرەنگ خان هەڵبەت لە مەهاباتەوە بۆ ئەڵمانیا و لەوێشەوە بووی بە بەڕێوەبەری کۆنفرانسی نێونەتەوەی موزیک وەک کچێکی کورد. چۆن توانیتان بگەنە ئەو ئاستە لە ئەڵمانیا؟ زۆر سپاس سەرەتا بۆ بانگهێشتنەکەت، بۆ بەرنامەی جوانت کاکە ئاسۆجیان. ڕاستی ئەوەیە کە
من هەرو جوورێکە جەنابێت ئاماژەتان پێ کرد من لە بواری ئەکادمیکەوە لە ئێرانەوە دەستم پێ کرد سەرەتای ئەوڵین هەنگاوم بۆ گەیشتن بە ئەڵمانیا هەرو توێژینەوانە بوو کە لەسەر میوزیکی کوردی و میوزیکی دیاسپۆرای کورد لە سوید بە تایبەت ئەنجاممدا لە ساڵی 2017 کۆنفرانسێکی نێودەوڵەتی بەڕێوە چوو لە زانکۆی هیلدسهایمی وڵاتی ئەڵمان کە من لە ئێرانەوە هاتم ئەو بەشدار بووم لەو کۆنفرانسە نێودەوڵەتیە و ئەمانجی توێژینەوەکانم لەسەر میوزیک دیاسپۆرای کوردی پێشکەش کرد و زۆر پێشوازی لێکرا هەم لەلایەن پرۆفسۆرە ئەڵمانیەکانەوە هەم لەلایەن پرۆفسۆرانی ئەمریکیەوە هەر بۆیە ئەوە بوو بە دەستپێکی وەک شتێک ئەوەی کە من هاندرێم لە ڕاستیدا ئەڵمانیەکان هاندرێن بۆی کە ئەمن بانکێشت بکەن بۆ ئەوەی کە بێم لە ئەڵمانی و بمە هاوپیشە و هاوکاری ئەوان و لەگەڵ تیمی زانستی زانکۆی مارتین لۆتەر لە ساڵی 2020 دەست بەکار بکەم یەکێک لە پرۆژەکانی کە یەکێک لەو ئەرکانەی کە لەسەر شانمە وەکو ئەسیستەنت پرۆفسۆر لێرە ئەوەیە کە من ببورێن ئەوەیە کە کۆنفرانسی نێودەوڵەتی بەڕێوەبەرەوە خۆشبەختانە لە ساڵی 2023 یەکێک لە سەرکەوتووترین کۆنفرانسەکانم لە وڵاتی ئەڵمان بەڕێوە برد و بەشداربووانی زۆر بەنێوبانگ لێرە هاتن و بەشداری و کۆنفرانسە بوو. بەڵێ هەر بژین پەرەنخان ماوەی 20 ساڵە لە کوردستان و لە تایرانیشەوە لەگەڵ گروپی جۆرا و جۆری موزیکدا کارت کردووە دەتوانن باسی ئەو ئەزمونە دەوڵەمەندەمان بۆ بکەن چونکە ئەو ئەزمونە بۆتە پاشخانێکی گەورە بۆ تۆ لە ئەوروپا. بەڵێ بەسەر چاو زۆر ڕاستە کاکاسوجیان ئەو ئەزمونەی کە من لە تاران و 20 ساڵ لە تاران و ماوەیەکیش لە کوردستان کۆم کردەوە وەکو موزیسیان و هەروەها وەکو کەسێکە وانەی موزیک دەڵێتەوە ئەوە بوو کە یەکی من ئەندامی ئۆرکێسترای زانکۆی تاران بووم هەروەها ئەندامی ئۆرکێسترای زانکۆی رادیۆ تەلەڤیزیۆنی تاران بووم لەگەڵ ئۆرکێسترای میلی سیمۆر بە سەرپەرشتیاری و ئاوازدانەری حەمید متەبەسم و هەروەها سۆلیست وەکو گۆرانی بێژ هومایونی شێرزەریان بەشدار بووم لەو ئۆرکێسترادا هەروەها یەکدانە گروپی سیانی میوزیکی کلاسیکی ڕۆژهەڵاتیمان بگورە ڕۆژاواییمان هەبوو کە پیانیست بووم لەو تریۆیەشدا هەروەها گروهێکی کوردی میوزیکی کوردیشمان هەبوو بەنێو نیشتمان کە گروهێکی زۆر سەرکەوتوو بوو توانیمان هەم لە کوردستان لە باشوور و ڕۆژهەڵات و هەروەها لە دەرەوەی وڵاتیش کۆنسەرتی زۆر باش پێشکەش بکەین. لە چەندین ئۆرکێسترادا بەشداریتان کردووە لە ئۆرکێسترای زانکۆی تاران تا گروپی مۆزیکی کوردی نیشتیمانی ئەم ئەزمونە گرنگە و جیاوازی چییە لەگەڵ ئەو ئەزمونەی ئەوروپادا؟ بڵێ ڕاستی ئەوەی ئەزمموی هوەری من لە ڕۆژهەڵات و لە نێو ئێران ئەزمموی زیاتر لە ئاستی هوەری بوو لە پەناویشەوە لە ئاستی ئەکادمیکەوە بەڵام کە هاتم بۆ ئەوروپا لێرە زیاتر تەرکیزم کرد لەسەر لایەنی ئەکادمیکی هوەرەکەمەوە یەکێک لەو شکارانی کە لە من چاوەڕوان دەکەن کە بیکەم لەگەڵ خوێندکارەکانم لە زانکۆی مارتین لۆتەر ئەوەیە کە من دەرسی موسیقای کوردی دەڵێمەوە هەروەها موسیقای مەقاماتی ڕۆژهەڵاتی و ئەوە تا ئێستا زۆر بەگەرمی هەم لەلایەن خوێندکارەکانەوە هەم لە هەروەها لەلایەن کۆمەلگای ئەکادمیکی ئێرەوە پێشوازی لێکراوە زۆر خۆشحاڵن لەو بابەتەوە کەسێکەیە کە بتوانێت بابەتێکی ئاوا بڵێتەوە. بەڵێ بە دڵنیایی و هەڵبەت تۆ وەکو یاریدەری پرۆفیسۆر لە زانکۆکانی ئەوێدا ئەڵمان ئەم بابەت ئەکادمیانە ئەڵێ تۆ بە تایبەتی مۆسیقای کوردی و مۆسیقای ملی کوردی و مەقاماتی کوردی چەند هەماهەنگی یان هارمۆنیەتێک دروست بووە لە نێوان تۆی مامۆستایە کە مۆسیقایەک دەڵێیتەوە بە ئەڵمانەکان یان بە ئەوروپیەکان چه هارمۆنیەتێک ئەدۆزیتەوە ئایا چەند خۆشحاڵن یان چەند هێندەی من ئاگادار بم لە ئەوروپای خەڵک زۆر حەزی لە گوێگرتنە لە مۆسیقاکانی دیکەی جیهان. بەڵێ زۆر ڕاستە کاگاسوجیان
ئێستا شەپۆلێک دروست بۆ لە نێو گشتی لە نێو ڕۆژئاواییەکاندا زۆر زۆر خولیان و زۆریان حەز لە فێربوون و لە تێگەیشتن لە کولتور و میوزیکی ڕۆژهەڵاتیە. زۆرێک لە خوێندکارەکانم زۆر بە خۆشحاڵیەوە دێن بەشدار دەبن لە کۆرسەکانی من و هەروەها دەگەنە ئاستێک لە کۆتایی هەر دەوری ڕۆکسۆڵی سمستێرێکەوە لە کۆتاییدا دەست پێ دەکەن بە ژەنین و بە ژەنینی هەم ریتمیک و هەم مێلۆدیکی میوزیکی ڕۆژهەڵاتی بەتایبەت میوزیکی کوردی. بەڵێ دوایین پرسیارم ئایا هیچ پرۆژێکتان هەیە لە ئێستاە بێژگە لە نامەی دکتۆراکەت بۆ وڵاتانی دیکەی ئەوروپا یان بەشداریکردنتان لە ئۆرکێسترا گەورەکانی دیکەی ئەوروپا و ئەمریکا و کەنەدادا؟ ڕاستیەوەیە کە من لە ساڵی 2025 بڕیارە ینی بانکێشت کراوم بۆ یەکدانە کۆنفرانسی نێودەوڵەتی دیکە لە وڵاتی نیوزیلند کە بڕیار وایە دووبارە بابەتێک لەسەر میوزیکی کوردی کولتوری میوزیکی کوردی لە ڕوانگەیەکی ئانترۆپۆلۆژیکالەوە پێشکەش بکەم بە خۆشحاڵیەوە. هیوادارم بتوان بە دەستێکی پڕەوە لەو کۆنفرانسی نێودەوڵەتی بەشدار بووم و هەروەها بتوانم بەشێکی دیکە و لایەنێکی دیکە لە کولتوری دەوڵەمەندی موزیکی کوردی بناسێنم بە وڵاتانی ئەوروپایی. بەڵێ زۆر سپاست دەکەین پەرەنخان بۆ ئەو کاتی پێت بەخشین بۆ بەرنامەی زایڵی داهێنانی دەنگی ئەمریکا هەربژین. زۆر سپاس بۆ جەنابەت. زۆر سپاس دەکەین هەربژین. لە ڤینیس لە ئیتالیا لە شارە جوانەکەی دنیا 90 وڵات باشترین هونەری هاوچەرخی خۆیان نمایش دەکەن بەهۆی بەنێوبانگی ئەم پرۆژەیەوە شوێن نەماوە بۆ هەمووان بۆیە هەندێک لە وڵاتانی بەشدار بوو بە ناچاری لە کۆشکە سەرنجڕاکێشەکانی شارەکەدا کارەکانیان نمایش دەکەن. پێشانگای 2 ساڵجارێکی ڤێنیس بۆ هونەری هاوچەرخ کە کۆنترین پێشانگای هونەری ئۆروپایە لە ئیتالیا بەڕێوەچوو. ئەم پێشانگایە کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1895 بە بەشداری 88 وڵات و ڕێکخرا و هونەرمەندی سەربەخۆ بەڕێوەچوو. پێشانگاکە لەگەڵ گەشەکردنیدا ئەو پەیامەشی گەیاند کە پێشانگاکانی دیکە چی دیکە ناتوانن سەربەخۆ و بە تەنها ببنە شوێنی سەرنج، بەڵکو دەبێت بۆ ئەوەی بەباشی ببینرێن لە نێو کۆشکە ڕازاوەکانی ئیتالیا هونەرەکەیان نمایش بکەن. یەکێک لە وڵاتانی بەشداربووی ئەمساڵ نیجێریا بوو کە تێیدا بەرهەمە هونەریەکانی وڵاتەکەی لە کوشکی پلازۆ لە ڕۆژاوای ڤێنیز نمایش کرد. ئەوەی یەکەم جارە بەشداری یەکەین کاتێک سەیری مێژووی ئەم پێشەنگایە دەکەم ئەوەی کە بەلای منەوە سەرنجڕاکێش بووە ئەوەیە کە وڵاتێک لە پلەی یەکەمدا بەچی مەبەستێک بەشداری دەکات. دیارە پرسی دارایی و پرسەکانی دیکەش بەهایان هەیە، بەڵام ئەوەی لە فەزایەکی جیهانیدا نوێنەرایەتی وڵاتەکەت بکەیت ئەوەش نرخی خۆی هەیە. واتە نیشاندانی ئەو شتەی پێوە ناسراویت بە هەموو جیهان. کوشکی پلازۆ کەڤاڵی شاری ڤێنیس کە بەشێک لە پێشانگاکە تێیدا بەڕێوەچوو تێکەڵ بە هەستێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کرابوو، چونکە بەشی زۆری وڵاتانی ئەو ناوچەیە لەم بەشەدا هونەرەکانیان نمایش کردبوو، وەک پێشانگای قەتەر کە بەشداری کردبوو بۆ پیشاندانی فیلمە دروستکراوەکانی وڵاتانی جیهانی عەرەبی و وڵاتە هەژارەکان کە بە پاڵپشتی ئەنستیتیۆتی فیلمی دۆحە دروستکرابوون. فیلمەکانی پێشانگای قەتەر بریتی بوون لە چیرۆکی هەوڵەکانی لوبنان بۆ چوونەناو پێشبڕکەی واڵایی ئاسمانی نێودەوڵەتی لە ساڵانی 60ەکاندا تا دەگەیشتە چیرۆکی پەنابەرانی فلستینی کە لە سووریا دەژین. ئەم پشتیوانانەی ئێمە بە شێوەیەک لە شێوەکان بەشێکە لە بەزستنەوەیکی گەورەتر لە سینەما لە ئاستی نێودەوڵەتیدا. بەم شێوەیە سینەمای جیهانی دەبێتە شوێنی ئەو بەرهەمانەی کە پێشتر بوونیان نەبووە و زۆرێک لەم فیلمانەش کە ئێمە بەشێک بووین لیان بوون بە خاڵی وەرشەرخان لە سینەمای جیهانیدا. هەندێک لە فیلمەکان یەکەم فیلم بوون کە لە وڵاتەکانیانەوە بۆ یەکەم جار لە فستیڤاڵی فیلمی کان نمایش کراون یان گەیشتونەتە خەڵاتی ئۆسکاریش. 60مین خولی پێشانگای 2 ساڵجارێکی ڤێنیس کە بە یەکێک لە گرنگترین بۆنە کولتوریەکانی پەیوەست بە هونەری هاوچەرخ لە جیهاندا دەنرێ لەم خولەیدا تەرخان کرابوو بۆ تەوەرەکانی نامۆبوون، کۆچ و ئاوارەبوون،
زیاتر لە 300 هونەرمەندی ژن و پیاویش لە سەرانسەری جیهانەوە تێیدا بەشدار بوون. خەڵاتی ڕێزلێنانیم قۆناغەش درایە 2 هونەرمەندی ژن کە بریتی بوون لە ئانا ماریا لە برزیل، نیل یاڵتر لە تورکیا. 8 هونەرمەندی ڕەسەنی نیوزیلەنداش وەک باشترین هونەرمەندی ئەم سەردەمە هەڵبژێردران و خەڵاتی شێری زێڕینیش بۆ باشترین پێشانگای هونەری بە ئوسترالیا بەخشرا. بەفراوی نووری، دەنگی ئەمریکا، واشنگتۆن. ناوەندی ڕۆشنبیری کوردی ئەمریکا یەکەمین پیشانگای گروپی هونەریان ساز کرد کە تایبەت بوو بە خانمانی کورد لە فەرهەنگەوە تا مێژوو تا هونەر. ئەم پیشانگایە لە ساندیاگۆ لە کالیفۆرنیا کرایەوە. سەبارەت بە ناوەندەکە و پیشانگا ناوازەکەیان سەرپەرشتیاری ئەم پیشانگایە و هونەرمەند هیوا پاشایی میوانی زایڵی داهێنانە. کاکیوا ئەم کاتت باش. ئەو کاتتان باش، لە خزمەتم. زۆر سپاس دەکەین. کاکیوا خۆشحاڵین لە دەنگی ئەمریکاوە ئێستاکە میوانی بەرنامەکەمانی هاوکات. گرنگە بەلامانەوە بزانین کە ئەم پیشانگایە چۆن سازکراوە، چۆن توانیتان کە کۆمەڵێک هونەرمەندی زۆر باش کۆ بکەنەوە هاوکات ئیشێکی ناوازە، پیشانگایەکی ناوازە لە یەکێک لە ویلایەتە گەورەکانی ئەمریکا کالیفۆرنیا بکەنەوە. ئەم پیشانگا یەکم جارە لە 4 هونەرمەندی کورد دەستمان پێی کردووە، هونەرمەندی شیوەکار بە ستایلێکی جیاواز، بە سابجێکتێکی یەکسان کە سابجێکتەکە زۆر خوشحاڵین بڵین ژنی کووردە دەستمان پێی کردووە. لەو پیشانگادا ئیمە لە خزمەت بەڕێز مامۆستا شەهریار جافین، سروە خانمی سروە دانێکی تر لە هونەرمەندەکانە، کاکە ئەمیر دانێکی تر لە کاکە ئەمیری مەنسوور دانێکی تر لە هونەرمەندەکانە کە بەشداریان کردووە لەو پیشانگاکە. منیش وەکو هونەرمەندێکی دیکە بە ئێشەکانی خۆم لەسەر ژنی کورد بەشداریم لێ کردووە. گرنگایەتی ئەو پیشانگایە ئەوەیە کە ئەمە یەکم جارە کە چەند هونەرمەندی کورد بە سابجێکتێکی یەکسان ئەوەش لە بابەت سەبارەت بە ژنی کورد دەستیان بە پیشانگا کردووە. زۆر خوشحاڵین کە پێتان بڵێن زۆربەی خەڵکەکە کە لەو پیشانگاکە لە واقع چاویان لێ کرد و بەشدار بوون، هەرکی ئەمریکایی نیشتەجی سەندیێگۆ بوون و تەحسیری زۆرێ دانیاگە بوو ناساندنی کەلەپور کوردی لەسەر خەڵکی ئەمریکا. بەڵێ هەڵبەت زۆرمان پێخۆشە کاکیوا باسی ئەو ڕێکخراوەمان بۆ بکەن کە ڕێکخراوەکەی ئێوەیە پشتیوانی ئەم پرۆژەیە و توانیوێتی چەندین پرۆژەی دیکەش کات. زیاتر بۆەوەی بینەرانی ئێمە ئاشنا بن بەو ڕێکخراوەی ئێوە لە کالیفۆرنیا. ڕێکخراوی ڕۆشنبیری یان کەلەپوری ئەمریکا یان کوردیش کالچرال سنتر ئۆف ئەمریکا لە ساڵی 2023 لە کالیفۆرنیا دامەزراوە. ئەم ڕێکخراوە لەسەر هونەر و کەلەپور چالاکی دەکەت. تەنها لەسەر کەلەپور و هونەری کوردی چالاک نییە، بەڵام فۆکسی ئەم ڕێکخراوە لەسەر فەرهەنگ و یان کەلەپور و هونەری کوردیە. ئەو ڕێکخراوە 11 کەس بورد ممبەری هەیە. من نازانم ئێستا لە بیرم نییە بورد ممبەر بە کوردی ئەندامی هەیە. بەڵێ ئەندامی هەیە، ئەندامی لە واقع ئەسلیان هەیە، چونکە ئەندام بەهەرحاڵ فرە کەس ئەندامن جێنەرال ممبرن، بەڵام 11 کەس ئەندامی ئەسلیە لەوێ کە ئەوانە بریار ئەدەن بە ئەلێکشن، هەرچی چشتە بە ئەلێکشن بە دەنگدان لە واقع ئەکرێت لەو ڕێکخراوە. پرۆگرامەکانی کورت و پرۆگرامی دریژن کە بۆ چەند ساڵ دەهاتوو، بۆ ساڵێک دەهاتوو، بۆ 6 مانگ دەهاتوو خەریکن لەسەر ئەوە کارەکەن. لە دوای ئەم پیشانگاکە ئیمە خەریکین بۆ خاتوون دڵنیا ڕەزازی و مامۆستای مەزن کاوە شەیخ کونسرت و کوردیش لایڤ میوزیک ئەکەین هەر لە ساندیێگۆ لە ساودرن کالیفۆرنیا.
بەڵێ کاکی وا هەڵبەت کولتوری کوردی و فەرهەنگی کوردی بە تایبەتی و هونەرمەندانی کورد لە بوارە جیاجیەکانە لە هەر چوار پارچەی کوردستان لە هەر شوێنێک بێ هونەرمەندی زۆر بە توانامان هەیە. ئێوە وەکو ڕێکخراوەکەتان وەکو گروپەکەتان توانە پەیوەندیەکی هەماهەنگی هونەری دروستکەن لە نێوان پارچەکانی دیکەی کوردستان و یا هونەرمەندانی دیکەی کوردستان پیشانگایان بۆ بکەنەوە لە ئەمریکا و لە وڵاتانی دیکە؟ هەر ئەوە کە جنابتان فەرموون ئەم ڕێکخراوە جیاوازی بوو نییە، یعنی چوار پارچەی کوردستانە بۆ ئێمە گەلی کوردە، گەلی کورد تەواوی کووردە، بۆیە چ نیشتەجی کوردستان بن چ لە دەر وڵات بن گەلی کوردن بۆ ئێمە بە تایبەت ئەگەر هونەرمەند بن. بەڵام بوو ئەوەی کە ئێمە حەز دەکەین پیمان خۆشە لە بریارەکەی ئێمە هاتووە وەکو بایلا لە ئینگلیسی پێی دەڵێن، ئێمە دەمانەوی کە لە پور کوردی، ئارتی کوردی، زمانی کوردی بە خەڵکی ئەمریکی بیناسیین. بۆیە زمانی ئێمە زمانی ئینگلیسیە لە کناری زمانی کوردی. بۆیە ئێمە هەرچی شتە وەکو چاپەمەنیمان هەیە، یعنی دەست ئەکەین بە ناساندنی میژووی ئەو گەلە ڕەسەنانە کە گەلی کووردە، دەسەکەین بە چاپەمەنی کتی و دەسەکەین بە شانۆ، دەست پێ ئەەکەین بە کونسرت، بە حەفڵە. ئێمە ناتوانین چاڵاکی سیاسی و ناتوانین چاڵاکی ئاینی کەین، چونکە ئۆرگانیزیشنەکەی ئێمە وایە. بوویە داوا دەکەین بۆ پاڵپشتی لە هونەرمەندەکانیش داوا دەکەین پەیوەندیمان بوو بیگرن بتوانین لەسەر ئێشەکانی داهاتوو و هەوکاریەکان قسەکەین. بە دڵنیاییەوە هەڵبەت ئەم هەماهەنگیە لە نێوان کوردەکانی پارچەکانی دیکە لە ئەوروپا، لە کەنەدا، لە ئەمریکا، لە زۆربەی شوێنەکانی دیکە و ئاکات کە هەماهەنگیەکی هونەری و فەرهەنگی دروست بێ بۆ پێشکەشکردنی جوانترین ئەو بابەتانە یان جوانترین پیشانگاکان بۆ بینەرانی ئەمریکا و وڵاتانی دیکە. ئێمە زۆر سپاست دەکەین کاکیوە بۆ کاتی پێت بەخشین. بە دڵنیاییەوە ئاگامان لێگە بێ و هەمیشە دەرگامان کراوەیە بۆ تێڕوانین و بۆ چوونەکانی ئەوە. بە قوربانتان بم، سپاس لە جنابەتان، ماندوو نەبن و لەگەڵ ڕێز و حورمەت بە هەموو بینەرەکان ئازیز. هەر بژین. کوڕە ئەمریکیە خۆشەویستەکەی کورد سوورە هاتۆ بۆ ڤێرجینیا، بۆ یەکەم جارە سوورە بۆ دەنگی ئەمریکا قسە دەکات. کوڕێکی ئەمریکیە، بەڵام هەموو ڤیدۆکانی لەسەر کورد و کولتوری کوردی و خواردنی کوردیە. سەفەر دەکات بۆ ئەو ویلایەتانەی کە کوردی زۆر لێیە وەک ناشڤیل. ئەم جارش سەردانی شاری هاریسنبۆرگی کردووە لە ویلایەتی ڤێرجینیا. کەیلب مەکلام ئەو کوڕە گەنجە ئەمریکیەی لە کوردستان بە سوورە ناساوە، لە پارکێکی شاری هارسنبۆرگی ویلایەتی ڤێرجینیا هاتووە بۆ لای کوردەکان. پارکەکە پڕ بوو لە جلی کوردی ئاڵوواڵە. خەڵک شاد بوون بە بینینی ئەمریکیەک کە چۆن لە هەموو شوێنێکی ئەمریکا دەخوازێ نوێنەراتی کورد بکات. بەشدی ئەوەش شتێکی زۆر چاکە، چونکە من خۆم لە کوردستان بووم بۆ 7 ساڵ، یعنی لەو کاتە خۆشەویستیەکی زۆر گەورەم گرتووە بۆ کوردستان و بۆ کولتوری کوردستان، و دوای ئەوە گەڕامە بۆ ئەمریکا و بینیم کە کولتوری کوردستان نەناسن لێرە. یعنی من ئێستا ڤیدیۆ دروست دەکەم بۆ ئەوەی ئەتوانم پێکەنین و دڵخۆشی بێنم بۆ کوردەکان، بەڵام بۆ دۆمشت هەیە کە ئەمەوەیە کولتوری کوردستانیش بێنم بۆ ئەمریکا بۆ ئەوەی ئەوەنیش دەتوانم ئەم کولتورە جوان بناسێنن. بۆ لای سوورە هاتووم، هەروەڵا هاتم بۆ لای سوورە بە بزانێت کوردەکانی هەرسنبەرگ چەندێکین ئەنجا وێ بخێرانترینکەین. وڵا هاتم بۆیە سوورە لەسەر تیکتاک و ئینستاگرام زۆر بینم، ئەنجا وێتم هەستکەم بڕۆم سیر بکەم، بۆیە وێتی هەر پەوسیەکەت ئەنجا زۆر خۆشحاڵم کە پیاوکی سپیە، ئەنجا کوردیەکەی زۆر باشە، ئەنجا جێلی کوردیم کە دەبێت بۆیە وتم هەبێت بیکەمە بێت. بۆیە سوورە لە ڕابردوو لەگەڵ خێزانەکەیدا 7 ساڵ لە شاری سلێمانی ژیاوە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە
کە بە سەدان هزار فۆڵەوەری هەیە بەردەوام بە زمانی کوردی دەدوێت و باسەکانی لەسەر کوردستانە لەم گربوونەوەیەش زۆرێک لە خانمان و پیاوانیش بە خۆشی سوورەوە جلی کوردیان پۆشی بوو لەگەڵ سوورەشدا وێنەیان گرت بە تایبەتی ئەمە بڵێم بۆ گەنجەکانی ئەمریکا ئەمە بڵێم بەڵێ فێری ئینگلیزی بە هاوڕەکانت بە ئەمریکی بن کێشەمانیە لەگەڵ ئەمریکا برادرین بەڵام خۆت کوردیت و لەبیر ناچێ ئەوە چونکەوە زۆر گرنگە و تۆش ئەگەر تۆ گەنجی کوردیت لەبیر ماکە چونکە تۆ زۆر گرنگی زۆر تایبەتی کولتوری کوردستان زۆر تایبەتە. ئەمە گەنج لە ئەمریکا ئینگلیزیەکەمان زۆر باشە بەسە بێ واش کوردیەکەمان بپارێزین و لە بیرمان نەچێتەوە. ئەم منداڵە بەرگی سووری پۆشیوە ئەوەشی لەبەر سوورە لەبەر کردووە. لێرەم چونکە سوورە ببینم ئینجا ڕەسمی لەوا بگرم ئینجا جلی سووری شەوە لەبەر سوورە؟ چونکە ناوی ئەوەی یەکەم جاری ناوی سوور لەگەڵ سوورە لە زۆر شوێنی ئەمریکا گەشتەکانی بەجلی کوردی و گۆرانی کوردی و بەڕێیەکە ڕەنگە ئەوە پرسیار بێ بۆچی گەنجێکی ئەمریکایی کوردستانی بیر ناچێتەوە لە کاتێکدا ڕەنگە لە تاراوگە خەڵکی کورد هەبن زۆر شتی نیشتیمانەکان بیرکردن. ئەمە وەکو کوردانی شاری هارسنبێرگ لەم پارکە کۆبوتنەوە بۆ پێشوازیکردن لە کەیڵاب کە ناسرا بە سوورە کە خەڵکی ئەمریکایە بەڵام وەکو کەسێکی کورد قسە دەکات دەبینین لە ڤیدۆکانی کە زۆر هەوڵەدا کورد بە هەموو دنیا بناسێنێ کامەش دڵخۆشکەرە بەڕاستی شتێکی زۆر عجایبە بۆ من کە ئەمریکیەکە بینێم بە کوردی قسە ئاکات اینجا وەکو بەخێراتنی کە کوردێکی کە ئەمریکیەکی سپی پێز ئاوا ئەوەنە کوردپەروەرە بۆ کورد و کوردستان ئێمەش ببووەنەوە هاتین بەخێراتنیەکەین. پارکێک لە ڤێرجینیا بۆنی وەفای کەسێکی ئەمریکی گرتووە کە دەخوازێ بەردەوام نوێنەری ئەو نەتەوەیە بێت کە هێشتا دەوڵەتی خۆی نییە ئامادەبوانیش پێزانی ئەو هەوڵەی لا لە سوورە بوون. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا شاری هارسنبێرگ ویلایەتی ڤێرجینیا. ڕۆمانوس پاولۆ کۆیلۆ دەڵێت بۆ من مۆسیقا ئەو ئۆتۆمبیلەیە کە ئازارەکانمان بار دەکات تا دەربکەوێت و دەیگەڕێنێتەوە بۆ ئەو شوێنە ناسک و بە بەزەیەی کە بەختەوەری دەتوانێت تۆزێک هێوری کاتەوە جارێکی دیکە و سۆزی پێ ببەخشێتەوە تا زایڵێکی دیکە و جوانێکی دیکەی جیهان ماڵەوە.